لە تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی دەریا ڕێکخراوی دەریا. دیوانی ئەو نامانەی کە دایکم نایەن خوێنێتەوە، بە قەڵەمی لەتیف هەڵمەت، بە دەنگی کاروان شێخ زیرەک. زانێرەکانی کتێبەکە. ئەم دیوانە پێک هاتووە لە 64 لاپەڕەی قەبارە مامناوەند. نیگاری بەرگ عەلی مەندەلاوی هونەرمەند سازی کردووە. ناونیشانی بەرگ عەبدولکەریم دەشتی نووسیوێتی سوپاسی هەردووکیان دەکەم. نرخی 400 فرسە. تیراژ 4000 دانە. ژمارەی سپاردنی بە کتێبخانەی نیشتیمانی لە بەغدا 337 ساڵی 1979 چاپخانەی ئەلحەوادث. تێبینی شاعیر 200 دینارم لە یەکێتی نووسەرانی کورد لقی بەغدا بە قەرزێکی کەمخایەن وەرگرتووە و خاوەنی کتێبخانەی تەئمیمیش لە هەولێر کاک جومعە نیوەی ئەرکی چاپکردنیانی بە قەرز گرتە ئەستۆی خۆی. سوپاسی هەردوو لایەن دەکەم. کارە هونەریەکان: تۆمارکردن ڕووبار ڕەفیق حەما ئەمین، مۆنتاژکردن ڕێباز ڕەحیم، میوزیک دیلمان لەتیف حسین، بەڕێوەبردن ئومێد مستەفا ئەحمەد، سەرپەرشتی و پێداچوونەوە فەرێدون حەسەن عەبدوڵڵا. ئەم کتێبە تۆمار کرا لە سلێمانی لە مانگی 9 ئەیلولی ساڵی 2013. ئەم کتێبە بە هاوکاری فەرمانگەی ڕێکخراوە حکوومەکان بەرهەم هێنراوە و دابەش دەکرێت. مافی کۆپیکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە دەنگیە پارێزراوە بۆ ڕێکخراوی دەریا. لاپەڕە 3. سەرەتایەکی پێویست. لە مانگی 8 1970دا لە بارگەی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی کۆڕێکی تایبەتیم دەربارەی سەرەتای هاوڕێیەتیم لەگەڵ شیعردا و ماندووبوونم لە پێناویدا گێڕا. لە کۆڕەکەدا باسی ئەوم کرد کە گەلێ شعری ساڵانی 66 و 67 و 68 و 69 لێ بزر بووە و چەند کۆپلە و دێڕێک نەبێ هیچیم لە یاد نەماون. هەر بۆ نمونە چەند دێڕێکیشم لەو شعرانە خوێندەوە. دوای تەواوبوونی کۆڕەکە کاک مەهدی شێخ تاهیری هاوڕێ و خزمم بینی و وتی دەفتەرێ شعری ئەو ساڵانەی باست کرد لای منە و من نەمزانیوە دەتەوێ، دەگینا زوو بۆم دەهێنای. ئەنجاوتی ئەو دەفتەرم لە کفری لێت وەرگرتووە. کە دەفتەرەکەی بۆ هێنام لە لاپەڕی یەکەمی دانووسرا بوو، چەند گۆڕانێکی تایە لەگەڵ ئەوانەی لای خۆمە. بەوەدا بۆم دەرکەوت ئەو دەفتەرە مسوەدەی ئەو دەفتەرەیە کە ونم کردووە. پەڕە بەپەڕە هەڵم دەدایەوە. ڕوانیم چەند شارێکی تایە لە خوا و شارە بچکۆلانەکەمدا بڵاوم نەکردوونەتەوە. واگەلە شاریشی تایە بڵاو کراونەتەوە. یەک دوو شاریشی تایە لاوازن و بەلای خۆمەوە بۆ بڵاوکردنەوە ناشێن، لەبەر ئەوە دەرم کردن. ئێستا ئەم دیوانە شعرە ئەو شعرە بڵاو نەکراوانن کە لەو دەفتەرەدا دەستم کەوتنەوە. ئیتر سوپاسی هاوڕێ بەڕێزم کاک مەهدی شێخ تاهیر بەرزنجی دەکەم کە بە درێژایی 12 ساڵ ئەو دەفتەرەی بۆ پاراستم و دایەوە دەستم. شانی باسیشە کاک مەهدی دەفتەرەکەی لەلای برادێکی شاعردۆسی خۆی کاک عەبدولواحید دانابوو، لەوی وەرگرت و بۆی هێنامەوە. سوپاسی ئەویش ئەکەم. لام ها. لاپەڕە 7. پێشکەشە بەوانەی لە نهێنی وشە تێگەن. لەتیف هەڵمەت. لاپەڕە 9. ئاوێنەی ناو شەپۆلی ئاو یان جوانی بێوێنە. من لە بەهاری هەموو جیهانە تەنها گوڵێکی زیوی نەبینم. من لە ئاسمانی ساماڵی جوانە ئەسێرێکی شیری نەبینم. من لە تەمەنی هەموو ژیانە هەر یادگارێکی دیری نەبینم. قرچەی دەروون و ئاخ و هەناسا، ئاوات و خۆزگا، ئارەزوو تاسا، پرشنگی شادی، سامناکی ئازار، فرمێسک و بزە، پاییز و بەهار، وەکو تروسکەی کزی خەیاڵی، شەپۆلی ونبوون ڕایانی ماڵی، بەڵام متورفەی بەژن و باڵاکەت هەرگیز ون نابێ لە ئاسۆی هەستا، هەمیشە نەخشە شۆخی کەڵەگەت لە ناو جوانترین وشەی هەڵبەستە. هەڵبەستی بێوێنە یان لەژێر چەپۆکی مەرگە. پەنجەی ئازار خوێ ئەکاتە توێی برینم، دەروونم پڕ لە سامۆتکە و لە کسپەیە. خەفەتاویم لاڵە جەنگی پێکەنین، خەفەتاویم لاڵە چەنگی پێکەنینم، دڵەی پەستم پڕ لە ژان و لە کڵپەیە.
بە هەستی وێڵ چەند تێبینی لە دوورەکەم زیاتر ئەگریم بەداخەوە پەرۆژە بم بە هەوری داغ کۆشتی ڕازم خاپورەکەم لە وێرانەی تەنیاییدا خامۆشە بم تەمی ناسۆر وردە وردە شاڵاو دێنێ بۆ مەبەست و بیرەوەری و هیوا و ئاوات بێگومانە کەوە ئایان خنچێنێ مۆمی جانم لە تروسکە و پرشنگە خات تاریکایی بەسەر ئاسۆی ژین مادایە گوڵێ زەردم لە بەهاری تەمەنمدا کزەی وەرین ئەخاتە دڵ هەرچی باوێ تێپەڕێ بەناو دنیاچی مندا بێئارامی خەوی لێم ون کردووە دەریای خەم بەنینۆکی بەبن ئەکا تاپۆی مردن وا ڕووی لە من کردووە دەستی لەسەر بیناقاقام تون ئەکا ئەوە ئێستا لە تروسکەی ئاونگا چم لە لافاوی نهێنیدا نوقمە بم لە ئاوازی هەورێکی بێپرشنگە چم لە سامناکی شەوی ژینە گوم ئەبم لاپەڕا 12 گوڵدانی یادگار لە قوڵایی تاریکیدا هونەر جوڵاڵە گیانمدا تاکو بگەم بە ڕووناکی ڕاپەڕیم و تەکانمدا گوڵی هەموو ئاواتێکم لە گوڵدانی یادگارە بەست لەناو کەشتی هیوادا نامە سەردەریای مەبەست لە ناکاوە شەپۆلێکی ڕەشی کەفزەرد خنکانی ئەو دڵم وە بە خەندەوە پڕبوو لە کامەرانی هەڵ ئەپەڕی وەک پرشنگی هەتاوی بربەیانی بەشنەشن ئەم جیهانی پڕکرده بوو لە گۆرانی تێکشکا وەک پەڵە هەوری دەم ڕەشەبای ئاسۆی زستان ئەو ئاوازەی کاڵ ئەسێ لە کەمانی دەستی نەزان وەک خەیاڵی پەروانەیەک لە ناو گەڕی ناکامە وەک ئارەزووی بلبلێک لە پاییزی بەسامە ئەوە ئێستا نیگای تاسەی کامەرانیم پڕ ئازارە هەتا ئەمرم لە گیان مایە کزە و کسپەی ئەو یادگارە لاپەڕا 13 لە گەردەلوولی ونبوونە وەکو هەورێک ئاسمان بگرێ لە ناکاوە وەک کوێرایی دابێ بەسەر شوشەی چاوە ناومێدی وا باوەشیدا لە گیانم گڕی بەردا لە بەهاری ژیانم ئەوە ئێستا لە شەپۆلی ئازارە لە قوڵایی بێکۆتایی شەوگارە لولم ئەکا گەردەلوولی سەرسامی پارچەی ژینم ئەخوا خەم و بێئارامی هەرچەند چنگیان بە دەروونما ئەچەقێ تڵۆقی پڕزووخی هەستیم ئەتەقێ بڵێسەکەی ئەڕژێ بە گەروی جەرگە لە عەزرەتا باوەش ئەکەم بە مەرگە بڵێسەکەی ئەڕژێ بە گەروی جەرگە لە عەزرەتا باوەش ئەکەم بە مەرگە وەکو مەلێک بکەوێتە ناو داوی شل لەسەر ملیا بەدی بکە چەقۆیە کول وەکتی نوێک جێبمێنێ لە بیابان هەر چوار دەوری خۆی لێ ئەبێ بە گۆڕستان ئیتر نەدڵ و شەو تاسەی تیامێنێ نەیادگارم وێنەی ژیانە نوێنێ تێزابی ئاخ لە دڵما پەنگە خواتەوە هەموو خەمێک باوەشم بۆ ئەکاتەوە لاپەڕا 15 سێبەری وشە لە ئاوێنەدا یان ئاواتی هەڵوەری و ئەو گوڵانەی وا پاییز ئەژاکێن لە بەهارێکی تازەدا ئەڕوێن ئەو چرایانی ئەکوژێنەوە تاریکی داهات هەڵەکرێنەوە ئەوە سێرانەی کە شەبەق ئەمرن بەری ئاسمانی شەوێتر ئەگرن ئەو هەتاوەی واکەل ئەیخنچێنێ بربەیانێتر چاوی هەڵدێنێ بەڵام ئەو حەز و ئارەزوانی لە بیابانی دڵما نامە چاڵ هەرگیزە و هەرگیز ناشنێتەوە لە باخی ژینما ناکەوێتە باڵ لاپەڕا 16 ئاوێنەیەک لە شێوەی هەڵبەست لە کۆشی شەوی ناومێدیە دڵخەم و خەفەت ئەهۆنێتەوە برینەکانم بەسازی یادگار وەخت خوێی پێوەکەی ئەکولێتەوە لاپەڕا 17 سێبەرێک لە لێڵایی ژیانە شەپۆلی دەریای خۆزگەم ژاکاوە وەکو خەیاڵی مۆمیدا گیرسا و ئاوازی بەستەی دڵم خنکاوە وەکو ئاواتی مەلی چنگیدا و لافاوی ژەهری ڕەشی خەمی نوێم ئاخ ئەڕژێنێتە دەرونی پەستم کسپە و بڵێسەی هەناوی پڕسوێم بۆتە سۆزی پەڕی هەڵبەستم نەتاسەم ماوە نەخەو بینینم نە ئەستێرەیەک وا لە ئاسمانە نە ئەوقرەم ماوە نەپێکەنینم نەلیسکی شادی وا لە ژیانما وەکو پەپولەی وێڵی دەشتی تەم برینەکانم پڕە لە هاوار نەبۆنی خۆشی گوڵێ دوورەکەم نەنیگام ئەگا بە جوانی بەهار لاپەڕا 18 لە گەرداوی ژیانە کەشتی ئارەزووی تەمەنی لاویم بێبادەوانە ڕۆخی ڕزگاری وەکو نهێنی سروشت پەنهانە ژیانم وەکو تروسکەی کزی مۆمێ دوور دیارە هەناوی زەنگم لانەی پەژارە و خەم و ئازارە
دڵم بەخشیە هەج ئافرەتێکی ئێسکسوک و جوان، ئاوازی ماچی گەشی ئاواتی لە گیانما خنکان. وێنەی ڕازاوەی کەڵکەڵەی نەرم و نیانمی دڕی، باڵی فڕینی مەلی مەبەستمی تازەمی بڕی. ئاگری بەردا لە باخی تەڕ و خۆشی بەهارم، برینێکی نوێی کرد بە دیاری بۆ جەرگی یادگارم. وا دۆش داماوم بە ناومێدی بەبێ ئارامی، شێوەی جیهانم لێ ئەشێوێنێ تاپۆی سەرسامی. کاسی کردوم کسپەی تەنیایی و هەڵمی خەمناکی، بەستەی شمشاڵی خۆزگەی کوشتوم هەوری سامناکی. ورم لە سەنگی ساردی مەبەستما قوڵ بووە زامی، لەسەر بینمایە دەستی چڵکنی ڕەشی ناکامی. ئەوە ئێستاکە وەکو ئەسێری زەردی بربەیان، ئەم تەمەنەی من ئەوەرێتە ناو شەپۆلی نەمان. لاپەڕە 20 لافاوی وشە لە هەڵبەستێکی کورتە یان بەیادی دایکم. بیر ئەکەمەوە لە بیرەوەری، ئەلەو ژیانەی کەوا تێپەڕی، ئەلەو ڕۆژانەی کە لێمان گوم بوو، لە ناخی چەرخی ڕەشان و قوم بوو. دەرونی زەنگم پڕ ئەبێ لە خەم، دنیای ژیانم دا ئەپۆشێتەم. ئەمرێ پرشنگی لێوی خەیاڵم، جری وەی هەستی شیرین و قاڵم. هەڵاوی چڕی ئاخ و هەناسەم، تیایدا ئاخرین بروسکەی تاسەم. مانگی هیوام وەک مۆمی داگیرساو، ئەتاوێتەوە ون ئەبێ لە چاو، ون ئەبێ لە چاو. لاپەڕە 21 چەند وشەیەک لە شێوەی خۆڵەمێش. من لە تروسکەی زەردەپەڕەچم، بۆیە تەمی ئاخ ئەنێمە سەردەم. من لە باڵداری ژێر خەنجەر ئەچم، بۆیە شیوەنی مەرگی خۆمەکەم. لاپەڕە 22 سامۆتکەی مەرگ. تەمی مەینەت تەمەنی من هەڵەمژێت، بێ ئارامی ئاواتی من ئەکوژێت. تاریکایی ئەڕژێتە ناو دڵما وەک خوێ، زامەکانم ئەهێنێتە ئازار و سوێ. بەبێ هیوا بەبێ ئاوات، ئەڕۆم و دێم بە ئاوازەی ناومێدی کاس بۆ گوێم. ئەنوارمە هەرچی لایەک تاپوی مردن، بەرامبەرمە چاوەکانی زیتە لە من. نەئێڵێ بەستەیەکی شیرین بڵێم، نەئێڵێ خەمی دەروون لە گۆڕ بنێم. ئاخ تاریکی مەرگی سامناک ناخۆشی، چۆن بەجارێ دنیای منتاندا پۆشی. بۆ نەتان هێشت لێوی تینوی ئەم گیانە، تاوێک تەڕکەم بە شەپۆلی ئەم ژیانە. لاپەڕە 23 هەڵبەستێک بە دوای شەوێکی بێشەبەقە یان ئاوازی مەرگ. ئەستێرەکان ئاسۆی ساماڵ زاخاو ئەدەن، بریسک و وڕ لە شەپۆلی ئاوەدەن. کە شەو نەما وردە وردەون ئەبن، نە ئەفسونیان ئەمێنێ نەشنەشن. بەهار بە گوڵی شەنگ و ئێسک سووک، چیمەنەکان ئەنەخشێنێ وەکو بووک. گەردەلولی ڕەشی پاییزی زەد لە ناکاوە ئەیان کاتە تۆز و گەرد. ئەو وێنانەی کە لە خەودا ئەیان بینین، دەستی ونبوون ئەیان دڕێ کە ڕاپەڕین. تۆش تا دوێنێ دایە بە نیگای شیرین، بە قسەی خۆش بە ئاوازی پێکەنین. بە دڵسۆزی بە خۆشەویستی بەتین، کامەرانیت ئەبەخشیە منی خەمگین. شنت ئەهات لە بەهاری ژیانە، گوڵی خۆزگەت چەپک ئەکرد لە گوڵدانە. بەڵام ئێستا شێوەی جوانی تشتی نەما، بروسکە بووی خنکای لەناو شەوی تەما. جوانە مەرگ بوودایە ئەو تەمەنەی تۆ، ئاخ بۆ سۆزی ورشەی زەردەخەنەی تۆ. وەها دیارە خەزان کۆتایی نایە، ئەم ژیانە ئیتر هەتا هەتایە. بێجوانیە بێشادیە بێبەهارە، بۆ گیانی من چقلی دەردە ئازارە. لاپەڕە 25 شیوەنی تەمەن. گەرچی بەهارە ژیان ڕەنگینە، جۆشی وەی شومەی وەرزی پاییزمە. تاڵاوی خەمم لەلا شیرینە، کاتی شیوەنی تەمەنی کزمە. پەڕەی ئاواتی نوێم کونکون بووە، وەریوە سۆزی خەندەی شیرینم. جوانی لە ئاستی چاو مون بووە، نەماوە تیشکی گزنگی ژینم. ماوەی تەمەنی پڕ لە هەناسەم، ئەوەرێ وەکو سێبەری ئاسمان. هیوای ئەم دڵە زەبوون و کاسەم، ئەمرێ وەک تیشکی ئەستێرەی بەیان. تەرمی زاماوی حەز و ئارەزوم، پەخشی باوەشی هەردەی ژیانمە. بروسکەی هەوری ئاسۆی داهاتووم،
دیارەکە ئیتر من هەر خەزانمە. لاپەڕە 26 لەسەر چزووی یادگارە. ئەستێرەی ئاسۆی تەمەنم وەری لە تاریکایی شەوە نامە چاڵ، وشەی هەڵبەستی ئومێدم تەڕی ون بوو وەک تاپۆی بروسکەی خەیاڵ. گیانی پەرۆشم ئەباو ئەهێنێ، دەریای مەینەتی بێبن و لێوار، هەموو ئاوازێک دڵە خوڕپێنێ، خەمێکی تازە ئاکا بە یادگار. لە کەفی گیڕی تەمی پاییزە، شکاوە ئەژنۆی تەکانی هەستم، لەسەر هەورازی یادێکی خزە، وێڵە دەرونی شکستە و پەستم. ئەوە سامناکی وەک خاکی سەرگۆڕ، دنیای ژیانی مندا پۆشێ، لانەی برین و تڵۆق و ناسۆر، وەک سامۆتکەی مەرگ لە من ئەخرۆشێ. لەگەڵ شەپۆلی ئاخ و هاوارە، گەڵا ڕێزانی باخی ژیانمە، لە بینەقاقای قوڵی شەوگارە، شین و شەپۆڕی تەمەنی جوانمە. لاپەڕە 28 ئەو وێنەی خۆشەویستی ئەیکێشێ، یان چەند هەنسکێک بۆ دایکم. شەپۆلی پاییز هات لە ناکاوە، هەوریدا بەسەر گلێنەی چاوە، باخی بەهەشتی ئاواتمی وەران، بزەی فریشتەی شادی میتەران. بێخەوی کۆشی شەوی ناخۆشی، چاوی تەمەنی جوانی خستەژان، گەردەلولی لێڵ ژیانمی پۆشی، بروسکەی گەڕەی ئاخ دڵمی سووتان. ئەوە ئێستاکە لە قورگی سامە، لە ناو گەرداوی زوخاوی زامە، جیرۆدەی گرێی کۆتی ماتەمم، خەم بەستەی منە من بەستەی خەمم. خاکی جگەری پڕ لە ئازارم، تیایدا خنکێ ناڵە و هاوارم. سێبەری لەرەی دیواری پەستیم، بۆتە گۆڕی هیوا و یادگارم. قوڵایی شەوگار ڕوو نەبێتەوە، گوڵزاری وەری و ئەگەشێتەوە، تەمی سامناکی پاییز و خەزان، بە شنەی بەهار ئەڕەوێتەوە. فرمێسکی سووری چاوی هەژاران، بە شەماڵی یاد وشک ئەبێتەوە، برینی خۆزگەی پەروانەی ژیان، بە توێژی ئارام یەگەگرێتەوە. باڵی کراوی مەلی دیلکراو، بە هیوای فڕین دەرەچێتەوە، هەستی دەرونی بلبلی بێچاو، بە بۆنی خونچە ئەشنێتەوە. بەڵام بڵێ سەی ئازاری گیانم، هەتا هەتایە ناکوژێتەوە. بتورفەی شادی ئاواتەکانم، هەرگیز ئەو هەرگیز ناگەڕێتەوە. هیوا تاریکی هەستم ماج ناکە، جۆلانی ئارام هۆش ڕاناژەنێ. ئەو هەتاوم وە لە کەلاخنکە، ئیتر نەهەڵدێ نەپێەکەنێ. لاپەڕە 30 سەودایەکی جوانەمەرگ. ڕەشەبای دەشتی تاریکی ژیان، وێنەی ڕازاوەی خەیاڵمی دڕی، دەستی خەفەتی ئاگراوی گیان، باڵی پەپولەی ئومێدمی بڕی. ئیتر بولبولی شادی ڕابردوم، لە ناو بەهاری دڵما ناخوێنێ، ساماڵی شینی خۆزگەوارە زووم. تیشکی ئەسێرەی تازە ناڕژێنێ، پەنجەی تەمەنم ئاوازی گەروم، لە ژێی کەمانی حەز هەڵناسێنێ، هەردەی جیهانی ئومێد و هیوام. گزنگ پرشنگی پیا ناپڕژێنێ، شەپۆلی دەریای زیوی سکاڵام، کەشتی خەیاڵم نابە و ناهێنێ. ئیتر دروسکەی بزەی بە سۆزم، ناکەوێتە سەر لێوی ژیانم، شیلەی خڕۆشی ئارام و ئۆخەی، نابێتە تامی گۆرانیەکانم. پەڕەسلێنکەی هۆنراوەی تازەم، بەرەو گوڵزاری مەبەز نافڕێ، هەرگیز بروسکەی لەرەی ئاوازەم، گەردی ژەهراوی خەمم ناسڕێ. لیسکی بریقەی کانی ئاواتم، دەرونی تین و وشکم تەڕناکە، پەلکە زێڕینەی چاوەڕوانی من، نادا لە ئاسۆ پیا گوزەر ناکە. وایادی نازدار وەکو ملوانگ ئەکەم بە دیاری، بۆ بووکی یادگار، سایی تەنیایی ئەکەم بەلانک، پەنا ئەبەم بۆ باوەشی شەوگار. بە هەناسەی گیان بە شەپۆلی ئەشک، لە هەموو شوێنێ هەر ئەنووسم یار. لاپەڕە 32 خۆشەویستی بێوێنە. گەر پرشنگ بمرێ لە چاوی ژینە، بەستە لە تیشکی ئەستێرەی شینە، فرمێزگ لە چاوی هەژارەکانە، هەتاو لە گەروی کەلی بەیانە. باڵدار نەفڕێ بەڕووی ئاسمانە، گوڵچڕۆ نەکە لە بەهارانە. باڵدار نەفڕێ بەڕووی ئاسمانە، گوڵچڕۆ نەکە لە بەهارانە. لەرەی شەپۆلی دەریا بوەستێ، ساردی بخنکێ لە بای زستانە. زامی ژەهراوی کڵۆڵ ساڕێژ بێ، خەمێک نەمێنێ لە ناو دڵانە. هەتا هەتایە دای گیان ناوت،
ئەمێنێتەوە لە لەنجەی وشەی مناڵەکاندا لە هەزار هۆنراوەی جواندا. لاپەڕە 33 چنگی مەرگ. کەللەرەی سۆمای دایکم نەمێنێ، ختووکەی پەنجەی ناسکۆڵەی وشەی دایکم دەماری دڵ نەبزوێنێ، هەستیم پڕ نەکا لە گەرای ئۆخەی هێلانەی شارم نەوروژێنێ، کە بۆنی پرچی دایکم لە شنەی لەرەی زیوینی بای شەوە شادیم لێ نەپڕژێنێ، کە ئیتر دایکم بانگم نەکات و ماچم نەکات و ئاسوودەی و گوڵ لە شانی هەموو دڵما نەچێنێ، کە ئیتر بزەی فێنکی دایکم نەنۆشم بە چاو، خۆر لەبەر پێیدا ڕانەکشێ وەکو فەرشی ڕاخراو. دەباتە منم هەر بێ بەهار بێ، ڕووباری گەڕی پشکۆی ئازار بێ، تۆسقاڵێ خەندەی تیادا نەمێنێ، شمشاڵی گیانم چنگی ڕەشی مەرگ لە دڵما هار بێ، بکوژێتەوە چرای ژیانم. لاپەڕە 35 خۆشەویستی لە دیاریدا. ڕیزی هەڵبەستم وەکو چۆلەکە، لەشیان مرواری پەڕیان پوولەکە، هەموو ڕازاوە و جوان و ئێسک سووک، قنج ئەفڕن بەجریک و جووک، گوێیان لێ بگرە هەموو ئاوازێک، کە ئەیدرکێنن تیایدایە ڕازێک. دڵۆپەی تەمەن لە پیتی هەڵبەستە، یان لە ناو ڕەگی ئازارە. دنیای ژیانم شەو دایپۆشیوە، هەر سامناکیە کام جێگە دوورە، نیگای سەرسامیم نوقمی باوێشکی، تاریکیەکی کفتی تەمسورە، ناخی دەرونی پەست و خەماویم، کاسە بە هەڵمی ژەهری ناسۆری، هەر ئاواتێکی تەمەنی لاویم، سێبەری ئاخێک بووە بە گۆڕی، ئاخگربەر بووە لە دەریای گیانم، گڵۆڵەی خۆزگەم لێ ئاڵۆزاوە، نەشریتی دڵ گۆرانی تایە، نەشم شاڵەکەم ئاوازی ماوە. پارچەی ژیانی شیرینی جوانیم، ئەسووتێ لە ناو پشکۆی ئازارە، لەرەی خەیاڵی نیگای بەیانیم، ئەمرێ لە کۆشی کەفی شەوگارە. بەشی دووەم. لاپەڕە 43 سەرنج. خوێنەرانی خۆشەویست، وام بە باشزانی لەگەڵ ئەم هۆنراوە کۆنانەدا هەندێ هۆنراوەی نوێشم بڵاوکەمەوە. ئێستا ئەم هۆنراوانەی لەم بەشەی کتێبەکەدا دەیخوێننەوە، هۆنراوەی تازەن و لە نێوانی ساڵانی 1970 و 1970دا نووسیو من. هیوادارم لەم تێکەڵکردنە گلەیم لێ نەکەن. لاپەڕە 45 خۆشترین ماچ. خۆشترین ماچ ئەو ماچەیە ناگاتە دەم، جوانترین شعریش ئەو شعرەیە کە نانووسرێ بە قەڵەم، قوڵترین دەریاش دەریایە کە لە دڵمایە، جارجار ناوی شادیە، جارجاریش خەم. لاپەڕە 46 دەڵێن خەم وەکو پشیلە، وەکو کۆتر دەستەمەوە ئەکرێ، هەروەها شادیش، ئەستێرەش، شعریش، من نازانم دەڵێن کچیش. لاپەڕە 47 سەوزەگیای شعر. لە خۆڵەمێشی خەونەکانمدا ئاسمانێکی دوور دەدرەوشێتەوە، پەنجەرەیەکیش جارجار دەترازێ و دادەخرێتەوە، ئەوە کچێکە لە ژێر کرۆکی لەشمان وستووە، سەوزەگیای شعرم بۆ ڕاخستووە. لاپەڕە 48 تکا. نێڵی بە وەکو مناڵێکی چەموش یاری بە پرچت بکە، بڵێ دوای ئەو شاعیرەی شەیدەی ڕەنگی پرچم بووە، دێ لێت ئەدا. لاپەڕە 49 خەمێکی کۆن. گڵۆڵەی گڕی هەوری خەمێ کۆن، بۆتە قەڵەم زامیش بە دەفتەر، لەوەتەی هێشووی یەکەم هەتاوم هەڵمژیوە بە تینوێتی چاوم، گڕی هەوری ئەم خەمە کۆنەیەم چین دەکەمە چەمی هۆنراوە، هەر تەواو نابێ دەفتەری زامیش، پەڕپەڕ دەخەمە گێژەنەی باوە، هەر تەواو نابێ دڵیشم دەکەم بە خۆڵەمێش و بە ساج دەیکەمە ناخی دەریاوە، هەر تەواو نابێ. لاپەڕە 50 دەڵێم ئەستێرەیەک دەدزم، بەڵام لەکوێ بیشارمەوە، ئەڵێم خۆر دەدزم، بەڵام لەکوێدا حەشاری دەم،
دەڵێم زەوی دەدزم بەڵام بیخەمە کوێوە. لاپەڕە پەنجاویەک خۆر نە لە سەدا سەد لە ئاوێنەدا ڕوود لە خۆت ناکە. چی حەس هەیە شعرێک کۆد ناکە. هەرچی با هەیە زەوی ڕوود ناکە. هەرچی تەم هەیە خۆر نابوت ناکە. بۆ دایکم ئەی دایە گیان وەک خەنجەرێکی بێکێلان لە دڵمدا هەڵە دەگرم. چی خۆشترە لەوەی بە عاشقی تۆ بمرم. لاپەڕە پەنجاوسێ کەپری خۆر. خۆر بە بارانی نیگازێڕەکانی تەڕم دەکا و ئەستێرەی هێشووی بەرسیلەی ماچە شەکرەکانی لە دەممدا دەتوێنەوە و خۆر بە بارانی نیگازێڕەکانی تەڕم دەکا و ئەستێرەی هێشووی بەرسیلەی ماچە شەکرەکانی لە دەممدا دەتوێنێتەوە و باڵداریش بە ئاوریشمی دەنگە هەورەکەی کەپرێکی فێنکم بۆ دەکا. بشێ بزانن من شاعیرم. لاپەڕە پەنجاو چوار وشە و خەون. گشت وشەیەک ئاسمانێکی ئاگرینە ماچی دەکەم بەدەمەوە دەچزێ. هەموو خەونێک کچۆڵەیەکی چاوشینە شەو بەڕووتی لە توێی باڵی چەپما دەنوێ. بەیانی زوو بەر لەوەی خۆر لە گلارەی چاوما بڕوێ. دەڕوا و دڵەکەم دەدزێ کێ دەزانێ دەیبا بۆ کوێ. لاپەڕە پەنجاو پێنج پاسەوان. شەو تا بەیانی پاسەوانی دڵی خۆمم نەوەک پشیلێ برسی ناکاو بیخوا یاک چێک بیدزێ و بیبا. لاپەڕە پەنجاو شەش وشە. ئەگەر وشە بمردایە هەرکە شاعیرێ درۆزن دەستی دەمی بۆ ببردایە ئیتر دەمرد. لاپەڕە پەنجاو حەوت گولە. لەو ژوورەدا مناڵێک چنگ دەدا لە هێشووی گزەنگ. لە کارگەکەی ئەو بەرەوەش وا گولەیەک دروست دەکرێ. ئای کێ دەڵێ ئەو گولەیە؟ ئەو گولە پڕگڕی تاڵە ڕۆژێ دڵی پڕگۆرانی و خۆزگە و خەونی ئەو مناڵە بۆ خۆی ناکا بەلانەیە. لاپەڕە پەنجاو هەشت ماچی گڕ. دەبێ بەناو چەمی گڕی شعری خۆمدا بڕۆم بز بەبستی بپێوم تا ئەو شارە نهێنێ دەدۆزمەوە کە لە خەومە جارجار وەکو پشکۆی ئاڵماس جێماچی گڕ بەجێ دێڵێ لەسەر لێوم. لاپەڕە پەنجاو نۆ مەلی وشە. هەمیشە شعر پڕە لە گوگوختی سپی خەون. کوێستان پڕە لە کانی و بروسکی ڕۆشن. هەمیشە شمشاڵ پڕە لە ئاواز زەوی پڕە لە ڕووبار. هەمیشە دارستان پڕە لە دار دەمم پڕە لە پشکۆی ماچ. باخی گیانم پڕپڕە لە مەلی وشەی لانەواز. لاپەڕە شەست پرسیار. کێ وەک شاعیر خەمی قاچاق دەنۆشێ؟ کێ وەک شاعیر شادی قاچاق دەفرۆشێ؟ لاپەڕە شەست و یەک نیاز. دەڕۆم هەندێ تۆوی شادی لە لادێ قەرز دەکەم. هەندێ گوڵی ئاسوودەیی لە شێتێ وێڵ دەقەپێنم. دەڕۆم هەندێ خەونی خۆش لە مناڵێک دەدزم و شعرێکی جوان لە دەفتەرە تازەکەمدا تۆمارەکەم. لاپەڕە شەست و دوو ئەستێرە. دەنگم وەک شمشێر شینایی ئاسمان دادەپاچێت و هەردای دەپاچێ. ئەستێرەکان گشت وەکو کچی ڕوت دەکەونە خوارێ بۆ ناو کۆشم. لەشم ئارەقەی شەرم دەردەدا و یەک بە پەلکە زێڕینەی شعر دایان دەپۆشم. لاپەڕە شەست و سێ گۆرانی. ئێوارەیەک ئەستێرەیە کەوتە ناو ڕووبارێکەوە بوو بە هەزاران ئەستێرە هەڵپەڕین و مەلەیان کرد تا بەیانی. گۆرانیەک کەوتە دەمی شارێکەوە دوای چرکەیەک بوو بە هەزاران گۆرانی بە دەمی گشت باڵندە و ڕێبوارێکەوە. لاپەڕە شەست و چوار لە چاپکراوەکانی شاعیر. یەک خوا و شارە بچکۆلەکەمان. دوو ئامادەبوون بۆ لەدایکبوونێکی تر. سێ پرچی ئەو کچە ڕەشماڵی گەرمیان و کوێستانمە. چوار گەردەلوولی سپی. پێنج جوانترین دێ. چەند کتێبێکی تریش ئامادەن بۆ چاپ. تێبینی
200 دینارم لە یەکێتی نووسەرانی کورد لقی بەغدا بە قەرزێکی کەمخایەن وەرگرتووە و خاوەنی کتێبخانەی تەعمیمیش لە هەولێر کاک جومعە نیوەی ئەرکی چاپکردنیانی بە قەرزگرتە ئاستۆی خۆی. سوپاسی هەردوو لایەن دەکەم. نیگاری بەرگ عەلی مەندەلاوی هونەرمەند سازی کردووە. ناونیشانی بەرگ عەبدولکەریم دەشتی نووسیوێتی. سوپاسی هەردووکیان دەکەم. نرخی 400 فرسە 4000 دانە. ژمارەی سپاردنی بە کتێبخانەی نیشتیمانی لە بەغداد 337 ساڵی 1979 چاپخانەی ئەلحەوادث. خوێندنەوەی کاروان شێخ زیرەک.